مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیغریقیەکان لە ساڵی 1848 یەکەمین دانەی لێ فرۆشرا. لە ساڵی 1871 یەکەمین ئامێری دروستکردنی داهێنرا. بنێشت داهێنانێک کە هاوڕێی مرۆڤەکانە. بنێشت یەکێکە لەو خواردنانەی کە گەورە و بچووک ئارەزووی دەکەن، بە چەندین تامی جیاواز و شێوەی جیاواز بەرهەم دەهێنرێت. چیرۆکی داهێنانی بنێشت بۆ سەردەمە کۆنەکان دەگەڕێتەوە. بنێشت لە کۆندا شێوەیەکی جیاوازی هەبووە لەوەی کە ئێستا هەیە. هەر لە مێژەوە لە ناو ئیغریقیە کۆنەکان و گەلی مایەدابوونی هەبووە کە لە داری تایبەت دەریان دەکرد. هەروەها بنێشت لە لای گەلەکانی ئەمریکای باکووربوونی هەبوو. دواتریش کەسێک بە ناوی جۆنی بی کۆرتێس توانی سوود لەو بنێشتە وەربگرێت و پەرەی پێبدات. لەو کارەشی سەرکەوتوو دەبێت و توانی لە ساڵی 1848 یەکەمین بنێشت بفرۆشێت. دواتریش هەستا بە دروستکردنی کۆمپانیایەکی تایبەت بە ناوی کۆرتێس و کوڕەکەی. پاشان لە ساڵی 1871 زانایەکی ئەمریکی بە ناوی تۆماس ئادەمس توانی ئامێرێک دروست بکە و بەو شێوەیەش توانی ئەو ئامێرە یەکەم ئامێر بێت کە توانی بنێشت بەرهەم بهێنێت. لە دوای ئەویش لە ساڵی 1880 پزیشکێک دێت بە ناوی جۆن کۆڵگەن و توانی چەند گۆڕانکاریەک لە تامەکانیدا بکات. ئەوەش بە زیادکردنی ڕێژەی شەکر بۆ ناو بنێشتەکە. بنێشتەکەی تۆماس بە ناوی توتی فروتی ناسرا. لە ساڵی 1888 بۆ یەکەمین بنێشت کە لە ڕێگەی ئامێرێکەوە دەفرۆشرا. ئەو ئامێرەش لە وێزگەکانی میترۆ لە نیویۆرک جێگیر کرابوو. تا ساڵی 1892 ویلیام ریگلی بنێشتێکی نوێی داهێنا بە تامی میوەکان و نەعنا. دواتریش لە ساڵی 1940 کوڕەکەی ویلیام لەگەڵ هێنری فێڵری ڕێک دەکەون و ڕاندێکی بازرگانی تایبەت بە بنێشت دروست دەکەن. بنێشت یەکێکە لەو داهێنانانەی کە بۆ ئاسانکردنی کردداری هەرسوو بە پێی هەندێک سەرچاوەش بۆ پاراستن و هێشتنەوەی ماسوولکەکانی دەموچاو و بەڕێک و پێکی بە سوودە و سوودی لێوەردەگیرێت. کوردستانیش لە دێر زەمانەوە خاوەنی بنێشتی کوردیە و بنێشتەکەشی بە یەکێک لە بنێشتە بەتام و بێزیانەکان دادەنرێت.